خۆشەویستان و ئازیزان، یەکێک لەو شتانەی کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بۆمانی باس کردووە کە لەوانەیە زۆر بۆمان هەتا ئێستا بە پێی پێویست لێ تێنەگەشت بێتین یا نەمان بیست بێت. یەکێک لەو بەسەرهاتانەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی دەکات لە دەربارەی ئەهلی دۆزەخ بریتیە لە خوتبەی ئیبلیس، وتاری ئیبلیس لە ناو ئاگری جەهەنەمدا، پەنا بە خوای گەورە. کاتێک کە خوای پەروەردگار بەهەشتەکان و دۆزەخەکان لە یەک جیا دەکاتەوە، بەهەشتی بۆ بەهەشت دەڕوا، دۆزەخەکانیش پەنا بەخوا بۆ دۆزەخ دەڕۆن، دەمسپێکەیان، مامۆستاکەیان، پێشەواکەیان، قدوەکەیان کە ئیبلیسە خوتبەیەکیان بۆ ئەدات. با بزانین خوتبەکە چییە بە پشتیوانی خوای گەورە. خوای گەورە دەفەرمێ وقال الشەیطان لما قضي الأمر، کاتێکە بەهەشتەکان و دۆزەخەکان لە یەک جیا کرانەوە خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبول کات. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ خوای گەورە لە ئاگر مینبەرێک بۆ ئیبلیس دروست دەکات، مینبەرێکی ئاگر لەناو ئاگردا. ئیبلیسی چەند خاڵێک بە ئەهلی دۆزەخ و بە شوێنکەوتوانی دەڵێ، بەڵام ئایا ئەوانەی کە بەهۆی ئیبلیسەوە چوونە جەهەنەم ئیبلیس دەستخۆشیان لێەکا؟ ناوەڵڵا. ئافرینیان دەکا؟ ناوەڵڵا. یەکەم شتێک ئیبلیس دەڵێ، یەکەم ئامۆژگاری ئەو، یەکەم بێوەفایی ئەو، یەکەم سپڵەی ئەو ئەوەیە إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم. ئەهلی دۆزەخ دەڵێن ئیبلیس چیت بە ئێمە کرد؟ ئێمە بردە ناو جەهەنەم، وات لە ئێمە کرد خوا غەزەبمان لێ بگرێ و لێمان تووڕە بێ. کوا وعدەکانت؟ تۆ نەوت قیامەت نییە؟ تۆ نەوت بەس دڵ حسابە ئێمەت گومڕاکرد خەڵک پێمانی دەوت نوێژ بکەن، تۆ شەو نە بەس دڵ حسابە گوێمە دەرێ. تۆ وات نەوت خوا غەفور و ڕەحیم و لێتان خۆشە بێت؟ کوا کۆمەڵێ وعدە بە ئێمەدا. ئیبلیسیش دەڵێ إن الله وعدكم وعد الحق، خوای گەورە وعدی دا ئەوەی گوێڕایەڵیم کا دەیخەمە بەهەشتەوە، ئەو ئالی بەهەشتن بۆ بەهەشت، ئەوەشی سەرپێچین بکا دەیخەمە جەهەنەمەوە، ئەوە بە چاوی خۆتان دەیبینن. خوای گەورە وعدی دا، پەیمانی دا، بەڵام وعدێکی حەق و ڕاست. بەڵام ووعدتكم فأخلفتكم، من وعدم دا بە ئێوە بەڵام من درۆم کرد لەگەڵ ئێوەدا. ئەوەی من وتم درۆ بوو، ئەوەی من بە ئێوە مت، کاتێ بە ئێوە مت، بە ئافرەتانم وت خۆتان ڕوتکەنەوە، ڕووتی پێشکەوتنە و حەزارەتە، درۆم کرد. ڕووتی پێشکەوتن نییە. بە ئێوە مت عارەق بخۆنەوە، پێشکەوتنە، درۆم کرد. عارەق خواردن پێشکەوتن نییە. بە ئێوە مت ئیسلام دواکەوتووە، درۆم کرد، ئیسلام پێشکەوتووە. ئەمە قسەی ئیبلیسە. ئەوەی بە ئێوە مت من هەمووی درۆم کرد، هەمووی وعدە خلافم. ئەوەشی خوای گەورە فەرمووی هەمووی حەق و ڕاست دەرچوو. ئەمە بەڕاستی تەعزیبێکی نەفسیە زۆر زۆر گەورەی بۆ ئەهلی دۆزەخ، خوا بمان پارێزێ. وەرە خۆت بۆ ئیبلیس خراپ کە، لەولا شەو بڵێ من درۆزن دەرچووم، من درۆم کرد لەگەڵ ئێوەدا. ئەو کەسێک کە دوژمندار بێ، حەزەکە خەڵکی گشتی دوژمندار بێ. بۆچی؟ لەبەرەوە تۆزە حرەسیاتەکەی کەمتر بێتەوە. باش ئیبلیس بۆچی هانی ئێمەدا بۆ جەهەنەم؟ بۆ ئەوەی تەنها خۆی لە جەهەنەمدا نەبێت، بۆ ئەوەی تەنها سەرپێچی کار نەبێ، هاوڕێی زۆر بێت، دۆستی زۆر بێت. شەیتان ئەوەندە فێڵباز و درۆزن بێ دوو لە ڕیبەڕێستان، بڵێ من وعدە خیلاف بووم، ئەوەی کە وتم هیچی ڕاست دەرنەچوو. ئەی ئەهلی دۆزەخ، کەس قسە بە من نەکا، کەس نەڵێ کوا وعدەکانت، من ڕاستم نەکرد لەگەڵ ئێوەدا، وعدە خیلاف بووم، من فێڵم لە ئێوە کرد، خۆڵم کردە چاوی ئێوەوە، بۆیە ڕازی نابم هیچ کەسێک دەستم بۆ درێژ کات، چونکە من وعدە خلافم، پێتان دەڵێم وعدە خلافم. بۆیە ئەمڕۆ ئێمە گوێ بگرین، بە قسەی شەیتان دەکەین دڵنیا بە ڕۆژێکە بێ خەمبارمان دەکات، ڕۆژێک دەبێت تەعزیبێکی نەفسیمان دەدا. ئەم وتارەزانایان دەفەرمون تەعزیبێکی نەفسی زۆر گەورەی بۆ ئەهلی دۆزەخ.
وەرە بەهۆی ئیبلیسەوە بڕۆیتە جەهەنەم، ئیبلیس بڵێ دوورم کرد لەگەڵ تۆدا. بەڵام خوا ڕاستی کرد، وعدی خوا حەق و ڕاستە، وعدی شەیطان درۆیە، فێڵە، چاڵ هەڵکەندنە، خیانەتە، ناپاکیە، بۆ خۆت هەڵی بژێرە ئەمڕۆ. خوش وعدی داوە ئەوەی شوێنی ئیبلیس بکەوێت لەگەڵ ئیبلیسە بە جەهەنەمی شاتەکەم. نوێژنەکردن شوێنکەوتنی ئیبلیسە، سافیرەی و ڕوتوقوتی شوێنکەوتنی ئیبلیسە، دوورکەوتنەوە لە خوا شوێنکەوتنی ئیبلیسە. کاتێکە لە خوا دوورکەوتیتەوە لە ئیبلیس نزیکە بیتەوە. ئیبلیسیش ئەوەی کە ئێستا شەڵا خاڵەکان باسی دەکەم. خاڵی یەکەم دەڵێ خوای گەورە وعدی دا، وعدەکەی ڕاست و حەق دەرچوو، منیش وعدم دا درۆم کرد و وعدە خیلاف بووم، هەرچیم بە ئێوە وت هیچی ڕاست نەبوو. ئەمە موقیفی ئیبلیسە بەرامبەر بە شوێنکەوتەکانی. دووەم، وما كان لي عليكم من سلطان إلا أن دعوتكم فاستجبتم لي. أهلي دۆزەق دەڵێن ئیبلیس باشە بۆ وات بە ئێمە کرد، بۆ ئێمەت گومڕا کرد، بۆ ئێمە دوا لێ کرد خوا لێمان تۆڕە بێ، خوا غەزەبمان لێ بگرێ. ئەویش ئەڵێ من دەسەڵاتم نەبوو بەسەر ئێوەدا، دەسەڵاتم نەبوو بەسەر ئێوەدا، خۆ من دەمتوانی گومڕاتان کەم، بەڵام ئەگەر ئێوە ڕازگۆ بوونایە نەمەتوانی، من دەسەڵاتم بەسەر ئێوەدا نەبوو. هەر ئەوەندە ئەموت وا بکەن ئێوەشانۆ بەسەر چاو، خۆت ڕوودکەرەوە بەسەر چاو، نوێژ مەکە بەسەر چاو، نوێژی بەیانی مەکە بەسەر چاو، سەیری فلیم کە بەسەر چاو، خوا مەناسە بەسەر چاو. من دەسەڵاتم بەسەر ئێوەدا نەبوو، تاوانبارم مەکەن. فاستجبتم لي، خۆتان تاوانبارن، خۆتان بە قسەی منتان دەکرد. وەرە بە قسەی شەیطان بکە، ئەوە ناخۆشە، لەولاشۆ تاوانبارت بکات. شەیطان بەهۆی تۆ من چوومە جەهەنم، ئەڵێ خەتای خۆتە، بۆ بە قسەی منت کرد. خوای گەورە غەزەبی لە من گرت، خوا منی خستە ناو جەهەنەمەوە، تۆ بە قسەی منەکەی، هێشتا لۆمەی منیشەکەی، ئەڵێ بڕواکەی، پێت ئەڵێ نوێژ مەکە، پێت ئەڵێ زیکری خوا مەکە، پێت ئەڵێ خۆت سافیرەکە ئافرەت، پێت ئەڵێ حەرام بخۆ، پێت ئەڵێ زینا بکە، پێت ئەڵێ عارەق بخۆ، پێت ئەڵێ جگەرە بخۆ، پێت ئەڵێ نێرگەلە بخۆ، پێت ئەڵێ خراپەکاری بکە. دوایش ئەڵێ من دەسەڵاتم نەبوو بەسەر تۆوە، خۆت خراپی، بۆ بە قسەی منت کرد. خوای گەورە فەرمی بە قسەی مەکە، بۆ بە قسەی منت کرد. خۆت تاوانباری، خۆت حەزت لێی بوو، ئەمجا من تاوانباریش دەکەی. خۆی تاوانبارەکەش ئیبلیسە. پاشان ئێمەین کاتێکە بە قسەی دەکەین. واللهی بەهۆی جێلی و نەفامی و نەزانی خۆمانەوەی کاتێکە شوێنی ئیبلیسەکەوین. واللهی لە عاقلی خۆمان نییە، لە ژیری خۆمان نییە. والله ئەگەر خوا بناسین، خوا ناس بین، بەخوا شەیطان زاڵ نابێ بەسەرمانە. چونکە خوای گەورە دەفەرمێ إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون إنما سلطانه على الذين يتولونه والذين هم به مشركون. خوای گەورە دەفەرمێ شەیطان دەسەڵاتی نییە بەسەر ئەو کەسانەدا کە ئیماندارن، ئیمانداری ڕاستەقینە، پشت بەخوا دەبەستن. دەسەڵاتی بەسەر ئەو کەسانەدا هەیە، بەسەر ئەو کەسانە زاڵ ئەبێ کە پشتە دینی خوا دەکەن. حەت چەندێ لە دینی خوا دوورکەویتەوە، زیاتر ئیبلیس سوار پشت و سەرتە بێت، زیاتر ئیبلیس ناڕەحەت دەکات. بۆیە ئیبلیس خاڵی دووەم پێیان دەڵێ من دەسەڵاتم بەسەر ئێوەدا نەبوو، من کاتی خۆی خوا لە ڕەحمەتی خۆی دەری کردم، وتم خوایان ئەو کەسانی بەڕاستی لەگەڵ تۆدان من ناتوانم زاڵ بم بەسەریانە، بەڵام ئێوە لەگەڵ خوادا ڕاستان نەکرد، بۆیە بوونە شوێن کەوتووی من. ئێوە لەگەڵ خوادا نەبوون، بۆیە بوونە هاوڕێی من. من هیچ نەکرد، خۆتان وەڵامی منتاندایەوە، خۆتان حەسان لە خراپەکاری بوو، ئەمجا لەولاشۆ من تاوانبار دەکەن. باشە ئیبلیس پێیوتم نوێژ مەکە، ئیبلیس پێیوتم جگەرە بخۆ، ئیبلیس پێیوتم زینا بکە و عارەق بخۆ، ئێستاش ئەڵێ من عەقم چییە؟ بۆ بە قسەی منت کرد. ئەمە خۆتبەی ئیبلیسە، خوا بمان پارێزی. خاڵی سێم دەڵێ فەلا تەلومونی وەلوموا ئەنفوسەکم. خوای گەنداوات لێ ئەکەین، بەڕەحم و میهرەبانی خۆت لەو کەسانەمان نەگێڕی، گوێمان لە ئەم ناشری نەبێت، گوێمان لەم سپڵە و بێوەفایە بێت. خوایان چڕ و چاوی ئیبلیسمان لێ دوور خەیتەوە یا ڕەب العالەمین، لەو کەسانە نەبین کە گوێمان لە قسەکان و خوتبەکەی ئیبلیس دەبێت. بەڕەحم و میهرەبانی خۆت خوایان. فلا تلوموني ولوموا أنفسكم. کەس لۆمەی من نەکە، لۆمەی نەفسی خۆتان بکەن.
تاوانەکەت پێ دەکا و دوایش دەڵێ لۆمەم نەکەی سەرزەنشتم نەکەی کەس ڕازی نابم یەک کەسێک قسێکم پێ بکە ڕازی نابم کەس دەم درێژی بەرامبەرم بکە لۆمەی خۆتان بکەن خۆتان چاک زانیتان خوا غەزەبی لە من گرتووە بۆ بە قسەی منتان کرد خۆتان چاک زانیتان خوای گەورە منی هەتا ڕۆژی قیامەت بە لعنەت کردووە بۆ بە قسەی منتان کرد لۆمەی خۆتان بکەن لۆمەی من مەکەن ڕازی نابم کەس لۆمەم بکە هەرچەندێ سوبحان الله ئیبلیس هەرچەندێ پیسە چەپەڵە خیانەتکارە درۆزنە فێڵبازە لەگەڵەوەشە ڕازی نابێت کەس دەستی بە درێژکە ئەوە نە متەکەبیرە بە ملیارەها بە چەندەها ملیار خەڵکی خستە ناو جەهەنەمەوە لەو لاشەوە پێشیان دەڵێ کەس ڕازی نابم قسەم پێ بکات هیچ کەسێک نابێت قسە بکات نەڵێ بۆچی وات کرد نەڵێ بۆ ئێمە گومڕا کرد لۆمەی خۆتان بکەن خۆتان تاوانبارن خۆتان خراپەکارن بۆ بە قسەی خالقی خۆتان نەکرد من مەخلوقێکم وەکو ئێوە بە قسەی منتان کرد خالقی خۆتان و بەدیهێنەری خۆتان لە خۆتان عاجز کرد هێشتا لۆمەی من دەکەن ئەوە عەقڵە ئێوە هەتانە واز لە فەرمانی خالقتان هێنا واستان هاتن شوێنی مەخلوقی وەکو من کەوتن وەکو خۆتان کە مەخلوقم منش عەبدێکی خوام دروستکراوی خوام کەواتە لۆمەی خۆتان بکەن کاتێکە بە قسەی شەیتانەکەی بە قسەی خوا ناکەی هێشتا لۆمەی من دەکەن بۆیە ڕازی نابم هیچ کەسێک دەستی تۆمەتم بۆ درێژکە خۆ کەڕ و لاڵ و کوێر نەبوون خۆتان زۆر بە عاقڵە زانی ئێستا هێشتا لۆمی من دەکەن نە کەڕ بوون نە کوێر بوون بتان خەڵەتێنم نە لاڵ بوون نە شێت بوون خۆتان زۆر بە عاقڵ و زیرەک و مستەقەف و ڕۆشنبیر و تێگەشت و ئەزانی کە خۆتان گومڕابوون و خراپەکارن و بۆ جەهەنم دەڕۆن ئەی خوا پێتانی نەفەرموو ئەگەر بە قسەی ئیبلیس کە ئەتان خەمە جەهەنەمەوە بەڵێ بێگومان وای وت دەی لۆمەی خۆتان بکەن لۆمەی من مەکەن بە هیچ جۆرێک ڕازی نابم کەس لۆمەم بکات یا ڕەبی خوای لە شەڕ ئیبلیسمان پارێزی یا ڕەب العالەمین خوایگەن ئاخرمان بەخێر بگەڕی